نزیک دەبینەوە لە جەژنی ڕەمەزانی پیرۆز. ئێرە سەنتەری شاری سلێمانی و بازاڕە. تا دێت قەرەباڵغتر دەبێت. هاوڵاتیان بۆ کڕینی پێداویستەکانیان ڕوو لە بازاڕەکان دەکەن. هەمووان خۆیان بۆ پێشوازی لە جەژن ئامادە دەکەن و دوکانی نوقڵ و شیرینیش خواسی زیاتری لەسەرە. وڵایتر ئاروکۆ خەڵکت ئیترەوە چکلێتە شتی جەژنەوە شتی مناڵە بە تایبەتی بەڵێ شەوان باشترە کاتە هەیە ئێمە بەڕاستی موچە خۆر نین ئیتر ئێمە هەر بینی خۆمانەژین ئیتر کاسبی خۆمانەگەن. طبعا بەوەی ڕەمەزان و هاتنی جەژنەوە ئینشەڵڵا خەڵک یێتە بازاڕ شتەکەت پێویستی جەژن. دوکانەکەتان دوکانی نوقڵ و شیرینیە تایبەتە بە جەژن. ئێستا ئەم شەوانە زیاتر قەرەباڵغ بووە یان پێشتری شووە؟ طبعا ئەم چەند شەوە زیاتر خەڵک یێتە بازاڕەوانێ لەبەرەوەی بە ڕۆژ هیلاکە داوامی هەیە دێتە بازار بۆ کڕینی پێویستی جلوبەرگ و خواردەمەنی و بابەتان. وەڵڵاهی چونکە خۆی دوو جەژن هەیە یعنی ئەتوانم بڵێم لە سا 75 شتی باش شێوێت یعنی مەبەستمەوە نییە گران بێت بەڵام شتێکی کوالێتێکی جوان بێت شتێکی تازە بێت تەمان بەپێی گیرفانی کەسەکەش دەورە بینێت ڕاست. قەیرانی دارایی و دواکەوتنی موچە بەردەوامە بەڵام هاوڵاتیان جەژنی ڕەمەزانیان بەلاوە گرینگە و هەچۆنێک بێت ئامادەکاری بۆ دەکەن ئەگەر موچەش داڕژ بکرێت چەند هێندەی دیکە بازاڕەکان لە شەوانی ڕەمەزان قەرەباڵغتر دەبن. خەڵکەکە قەرەباڵغێکی زۆری هەیە لە بازاڕەکە بەڵام ئێستا حالیان ئەوە تا ئەوە نەمەعاشە درێ ئەو وەزعی مەعاشەکەیە خەڵکەکە ئیتر هەوە هەیە بێت تۆزێکی هەیە وردەودە دەریەکات و مەسەفەکەی خۆی پێکا کەم تا زۆر ئیتر ئەوەی کە خۆشتان لە بازاڕەکان خۆشتان لە زارت چۆرە وەزعەکە وش وەزعی حکومەتە جوانەکەی کە ئەیبینن و کە ئەیبیستن و کە خۆتان لە واقعەکان موچەکە بێ باشترە خەڵکەکە پارەی پێ ئەتوانێت شت بکڕێ ئەتوانێت شت بکڕێ ئەتوانێت ئیدامەی خۆی با بەڵام بیترەوە تا بە 4 گەز بە 5 گەز عەلاگەیشیان پێیە. وەڵای بازاڕ کزە 3 مانگە مەعاشە درراوە هەروە بێت هەرزان و کوالیتیە بە دوای هەردووکیە گەڕێت بەس زیاتر ئەوەی کەین بێت هەرزانەکەی هەرەکەی هەر مەعاشە 3 مانگ مەعاشێک هەروە بێت. لەگەڵ نزیکبوونەوەی زیاتری جەژن شەوانی ڕەمەزان هاوڵاتیان زیاتر ڕوو لە بازاڕەکان دەکەن ئەگەرچی دەسەڵاتی شکستخواردنی هەرێم 10 ساڵە نەیتوانیوە موچە و مافەداراییەکانی خەڵکی هەرێم لە کاتی خۆیدا بدات بەڵام هاوڵاتیان جەژنەکان فەرامۆژ ناکەن و خۆیانی بۆ ئامادە دەکەن. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.